سڵاو خۆشحاڵم دوای کۆتایی هێنانی پرۆسەی دەنگان بۆ پەرلەمانی کوردستان بەرنامەی دەروون و دیاردا دەستمان پێکردەوە و هیوادارم سەرباری ئەو بارگرژە سیاسی و کۆمەڵایەتیانی دوای پرۆسەی دەنگان هاتۆتە ئاراوە وردە بتوانین لە ئایندە و لە ئێستاشا ممارەسەی ئەو پرۆسە هەرە دیموکراسیە بەتەندروستتر بکەین. من لە بەرنمەکانی ڕابردووما لە بەرنمەیەک باسم کردوتم هەندێ بەڕێز و هەندێ مرۆڤ لە کوردستانە ئێمە بەرنمەکەمان باسی کوردستانەکەین. هەندێک مرۆڤ لە کوردستانە یعنی خراپتر لە داعشێکی نووست و سۆشیال میدیا بەکارێنە. ئێمە سەرەتای بەرنمەکە پێما بێ کاکبەیار یەکێک لەو بورجانەی پیشانناین کە دابینکردنی هێزی نێتۆرک بەدەستێنێ بۆ مۆبایلەکانمان بۆ ئایپادەکانمان بۆ بەگەرخستنی تۆڕە کۆمەڵایەتەکانمان لە کوردستانە بابزانین لە کوردستان وایەن هەر لە جیهانیش سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵاتی بۆ شێوە بەکارێنرێ. حەساسترین یا ئەتوانم بڵێم پڕبینەرترین ئەو ڤیددیویانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتە کوردیەکانە بینەریە بێت ئەو ڤیددیویانەیە کە لە پشتی سەری مرۆڤەکانایە، ئەو ڤیددیویانەیە کە لە ژووری نووسنەکانە گیراوە، ئەو ڤیددیویانەیە ئەفومکەوە ئاڵم بە زمانە بازارەکە واڵم، ئەو ڤیددیۆ ڕوتانەیە کە چێژی لێبینین کە چێژ لە بینینی ئاشکراکردنی یان دیوی دۆمی کەرامەتی ئینسانەکانەوە بینی. سۆشیال میدیا لە کوردستانە ئەمە نمونونەکانێتی، یعنی ئەمە تازەترین ڤیددیۆی من نامێ ناوی کەس دەم بە ڕێزانە بێنم، بەڵام سەیرەکەی سۆشیال میدیا لە پڕێک هەفتە بێ بە یەک هەفتە لە دەوری قوربانیە گەسوڕێتەوە کە ڕەنگە زۆر بەمان یا زۆربەی ئەو خەڵکانی کە ڤیددیۆی ئەم بەڕێزانە شێرەکەن خۆیان لەمان باشتر نەکەن بە سۆشیال میدیا. من پێم خۆشە ینی بە فورسەت ێزانین کە یەکێک لە ئەندامانی داواکاری گشتی کا حاکم بەشدار لێرەیە بۆی کە بە وردی و لە ڕووی قانونی و لە ڕووی یاساییەوە ترسێک دروستکەین بۆ بەڕێزانی کە زۆر بە ئاسانی ئاواکە ڤیددیۆی من ڤیددیۆی بەڕێزێکی تر ڤیددیۆی هاوڵاتیەکی تر بڵاوە کاتەوە کە ئەو ڤیددیۆیە هەتا نەوە دوایینەوە ڕەنگە سێبەرەکەی بە شێوەیەکی خراپ لەسەر خێزانی ئەو بەڕێزانە بمێنێ. بازیاتر قسەنەکە من خۆشحاڵم کە حاکم بەشدار مەجید ئەندامی داواکاری گشتی لە هەولێر و تەشریف هێنا و ئامادەیە زۆر بەخێر بێ کاک حاکم. دکتۆرە نزاکەت حسێن مامۆسای زانکۆ جەنابی شت بەخێر بێ. کاک خەڵەف ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان جەنابی شە بەخێر بێ. پێما بێم دیاردی کە باسمان کرد هەمومان کەم تا زۆر بەپێی ئیشەکانمان بەپێی پۆستەکانمان لی نیگەرانین. من ئەمێ بەر لەوەی لە حاکمەوە دەست پێ بکەم بە لە دکتۆرە نزاکەتەوە دەست پێ بکەم هەموو مامۆسایەکی زانکۆ وەکو شارەزایەکی میدیا تۆڕی کۆمەڵایەتی و سۆشیال میدیا و ئەم بورجەی کە دانراوە بۆ ئەم شتانەیە دەستان خۆش بێ بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە. لە ڕاستیە سەرهەڵدانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە سەرهەڵدانی ئەم پێشکەوتنە تەکنەلۆجیاوە ئەم جۆرە نوێیە لە کۆمیونیکیشن لە وڵاتانە لە وڵاتانی پێشکەوتووە لە وڵاتانەی کە ئەم بابەتانە سەری هەڵداوە تا ڕادەیەکی زۆر کۆمەڵگەکەی گەشتووەتە ئاستێک کە پێویستی و خواستی ئەو کۆمەڵگەیە بووە چ لە ئاستی سیاسیە چ لە ئاستی بزنسە چ لە ئاستی موسسات و دەوائرە چ لە ئاستی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیانە کە ئەوان خواستێکیان بووە کە پەیوەندیەکی تریان هەبێت کە بۆشایی حرمانەیان پەیوەندیە کۆمەڵایەتیە لاوازیەکەیان کە هەبووە پڕی بکاتەوە واتە لەو کاتانە کە ئەوان گەشتونەتەوە ئاستەی تا ڕادەیەکی زۆر ناڵێم لەوێش قوربانینیە و هەڵە بەکار نایەنرێ بەڵام جیاوازیەکەی ئێمە لێرە و بۆ ئەوەی ئەوان گەشتونەتەوەی کە پێداویستیان بۆ و ئەزانن بۆ چی بەکارێنن ئەم خۆی لە ئەسڵا ئەم بە ئامێرانە هیچیان بۆ ئەوە نین کە تۆ بۆ بەکاری بێنی بۆ شکاندنی کەرامەتی خەڵک بۆ بە دوای گەڕان بە دوای نهێنیەکانی خەڵکا بۆ شکاندنی وەکو مامۆسایەکی زانکۆ و شارەزایەکی میدیایی ژیانی تۆ زگلانی پەیوەندیدار بە گریمان تاچی نەخۆش و ئەو تاکانی ئەو کەسانی کە من ناوە داعشێکی نووست و لە هەموو کۆمەڵگەیەکە هەیە ڕەنگە لە ئەمریکاشە بێ ڕەنگە لە ئەوروپاشە بێ و ڕەنگە لە کوردستانیش ئەچیت هەیە پێ دوانی لایانی پەیوەندیدار وەکو پێویست
ئیش لەم لە قەڵاچۆکردنی ئەم خەڵکانە ناکە؟ ئەزانی ئەوە پەیوەندی بە دوو ڕەهەندەوەی ڕەهەندی پێداویستی بۆ بەکارهێنان ئێمە بۆچی بەکارهێنین ئایا پێداویستیەکەمان هەیە ڕەهەندی ئەوەی ئایا ئێمە ئیشمان کردووە لەسەر ئاستی معریفی و هۆشیاری ئەو کۆمەڵگەیەمان کە لەگەڵ ئەم گەشە تەکنەلۆجیا لەگەڵ ئەم بەکارهێنانی ئەم ئامێرانی ئیشمان نەکردو ئێمە لە وڵاتانی پێشکەوتووە کاتێک کە ئامێرێکی تازەیە گەشەیەک لە تەکنەلۆجیایە جۆرێک لە گۆڕانکاری یا نوێ شتێکی نوێ دێتەوە ئیش ئەکەن لە ڕووی میدیاییەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی ڕێکخراوەی کۆمەڵگەی مەدەنیەوە لە ڕووی یاساوە لە ڕووی سیستمی وڵاتەوە ئیش ئەکەن ئاستی معریفی ئاستی پێگەیشتنی ئەو کۆمەڵگەیە نزیک بکەنەوە لەو گەشە تەکنەلۆجیا نزیکی بکەنەوە لەوەی ئەمە بۆچی بەکاردێن بەڵام لە کۆمەڵگەیەکان کە نە یاسا هەیە بۆ بەکارهێنانی ئەمانە نە پەروەردە ئیش ئەکا لەسەر ئەوە نە کۆمەڵگە بە خەبەر دێتەوە لەسەر ئەوەی کە ئەم بابەتانە چۆن بەکاردێنێ لە کاتێکا ئێمە لە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکین جیاوازین لە هەموو کۆمەڵگەی تۆ بڵێ ئێخۆ 20 ساڵ پێشێستا 30 ساڵ پێشێستا وڵاتێکی ئەوروپی ئەگا بە ئامێرێکی وە بۆچی لە لای ئەو وەکو من ئەم فەزیحەیە ناوەتەوە لەبەر ئەوەی بەڕاستی کۆمەڵگەی ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەرونیەوە سیاسیەوە هەموو شتەکانی ئێمە جیاوازین ئێمە کۆمەڵگەیەکی نائارامین قەلەقین بێتاقەتین پەروەردەمان شتێترە ئاینمان شتێکی ترە واقعەکە شتێکی ترە بۆیە کاتێ من ئەم ئامێرە بەکارێنم ئەم باگراوندەی من ڕنگ ئەداتەوە لەوەی چۆن تەعاملی لەگەڵەکەم کەسێکی ئەوروپی کۆمەڵێشت حیاتی خەڵکو و کۆمەڵێشت لە لای ئەو بۆ نمونە جەستەیەکی ئافرەت دەرکەوێت لە لای ئەو قەزیێنێ لای ئێمەگە جەستەیەکی ئافرەت ببیندێ لای قەزیە بۆیە تەمەتوعی پێوەکە ئەگەر بڵاوی کاتەوە بۆیە لەم ڕەهەندانەوە ئێمە جیاوازین کەواتە بەکارهێنانەکەشیمان جیاوازە دەسەکانە خۆش بێ باشە ینی بەوردی چوویتە سەری کاک خەڵف لە پەرلەمانی کوردستان یان ئێمە وەکو میدیا هەمیشە کاتێک کە بابەتێک ئەو ڕژێ لەم وڵاتە ئێمە وەکو میدیا مەسەلەن دانیشین بردی بەرنامەکە و بردی تەلەڤیزیۆن قسەی لەسەرەکەی مناقەشەی لەسەرەکەین ئایا کە ئەم ڕووداوانە ڕوو ئەیات کە ڤیدیۆیەک بڵاو بێتەوە کە یاری بە کەرامەتی کەسێکەکرێت لە کوردستانە پەرلەمانی کوردستان لەو ماوە ڕابردووی لەم 4 ساڵی ڕابردووە کە جەنابەت ئەندامێکی پەرلەمانی کارای خۆشبەختانە چیتان هەڵوێستان هەبووە لە پەرلەمانە هەر باسی نەوت و بودجە و چیوانی بیر لەم شتانە ناکەنەوە یا ئەم مۆزوعانە مبادرە ناکرێت بۆ قسەکردن لەسەری بەڵێ بەنای خی گەورە سوپاس بۆ بەڕێستان سڵاوم بۆ هەردوو میوانی بەڕێست لە ڕاستیە ئەم بابەتە بابەتێکی تەواو هەستیارە و فعلەن دیاردەیەکیشە ئەکرێ بڵێن لە سەرەتای هاتنی تۆڕی کۆمەڵایەتی بۆ هەرێمی کوردستان و عێراق بە خێرایی بوو بە دیاردە لە حاڵت دەرچوو بە دیوە سلبیەکەی مبەسمە ئەوەی کە ئێستا ئێمە قسەی لەسەرەکەین لەوەش دەرچوە تۆڕی کۆمەڵایەتی بێ ئێستا مەسەلەن تۆڕی سیاسیە تۆڕی اقتصادیە هەموو تۆڕەکانی ترە بە دیوە سلبیەکەیە واتە بزنسمانێک واتە یەکی بەکاربەرێک هەر کەسێک تۆ ئەیبینی کە موبایلەکەی لە گیرفانێتی و فەیسبووکی هەیە تویتەری هەیە هەر تۆڕێکتر لە تۆڕە کۆمەڵایەتەکانی هەیە حەقێکی شەخصی لەگەڵ مقابلەکەی بۆ دروستە بێ بووە بە دیاردە کە دائنیشێ لە پشتی موبایلەکەی یا کۆمپیوتەرەکەی بێویژدانانە ئەوەی کە جەناب و باسی کرد قسەی لەسەرەکە ئێمە لە هەرێمی کوردستان بێگومان لە پەرلەمانی کوردستان من ناڵم دانیشتین تایبەتی بۆ ئەنجام درراوە ئەوە نەبووە با یەک پرسیار بکەم ینی مەبەستمان لە 4 ساڵی ڕابردووە دانیشتێکی تایبەت بەم قەزیانە کراوە لە پەرلەمانی کوردستان نەبووە چکە خۆتان نزانن ڕێکارەکانی ئەنجامدانی دانیشتێکی پەرلەمان کۆمەڵی ڕێکارە تاکو ێستا قەزەیەک یا کەیسێک لەم بابەتە نەبووە و من تەسەورەکەم ئەگەر کۆمەڵی قەزەی سیاسی تر کە دکتۆرە باسی کرد ئێمە بیلەتێکین عسابمان گەرمە کۆمەڵە قەزیە هەیە یعنی ماوەیەکی زۆر پێوەی سەرقاڵە بین کاتێک کە تەواوە بە سەیرەکە هی ئەوە نیە هەموو کاتە پێوە کوشتووە ئێمەش لە پەرلەمانی کوردستان دووچاری ئەم حاڵتانە بووین بۆیە بەڵام ئەم قەزیانە لە مەحاکم و لەوەی کە ئێمە هەندێک متابعەمان کردووە بێکەیس نین لە مەحاکم بەڵام ئایا تا چەندی ئەم کەیسانە چۆتە پێشەوە تا چەند مەحاکم تا چەند دەسەڵاتی جێبەجێکردن کە پۆلیسە لە دوای ئەوەی کە لە محکەمە کەیسێکی لا بێتەوە تا چەند ئەمانەی جێبەجێ کرد و ئێمە کەم تا زۆر ئاگامان لەمە هەیە لە ئاستی پێویستانە بوو دەسەکانە خۆش بێ کاک حاکم دووبارە بەخێربی بووە لە ئەخیرە هاتمە لای جەنابە لە بەرەوەی تۆ ئەتوانی شتێک بکەیت ینی تۆ ئەندامی داواکاری گشتیت منەمێ پرسیارەکە لەوە دەست پێ بکەم ینی
تۆش یا ئێوەمانان یا ئەندامە بەڕێزەکانی تریا سەرۆکی داواکاری گشتیش وەکو ئێمە سەیرم بابەتانەکەن یا وەکو ئێمە سەیرم ڕووداوانەکەن لە مۆبایلەکانتانەوە سەیرێکیەکەن و ڤیدۆکە چوزانم ینی چاوەڕی ڕاکشنی چواردەورەکەن یا ئێوە هەڵوێستی ئێوە چییە؟ بەناوی خوا زۆر سپاس بۆ میوانداری بەڕێستان و دەست خۆش بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە هەستیارە و ڕێزم هەیە بۆ هەردوو میوانی بەڕێز. بەڕاستی ئەگەر یەک دوو دەقەم بدەیتێ من باسی مۆبایل بکەم فەرمو. ئەمە مۆبایلە و ئەمەش پێنووسە باش هەر ئەمە پێویستی بە یاسانیە ئەمیش پێویستی بە یاسایە باش. هەردووکی داهێنانی مرۆڤە ئەم پێنووسە کە مرۆڤ داهێنا بۆچی داهێنا بۆ فێربوون زانست نیگارکێشان شتی جوان بەڵام مرۆڤ بۆچی بەکاری دێنێ هەندێک مرۆڤ ئەوانەی کە ناخیان شەڕانگوێزە دیواری پێنووسێ هەڕەشە لە خەڵکەکە قسەی ناشرینەکە خەڵکی پێ ناشرینەکە ئەمیش هیچی لەم کەمتر نییە ئەمیش داهێنانێکی تازەیە مرۆڤ داهێناوە بۆچی داهێناوە شتێکی زۆر مەزنە لە هەمان کاتە مۆبایلە سەتەلایتە تەلەڤیزۆنە ئەتەرنێتە هەتۆ یان شتێکی ئەم شتە بچووکە جیهانی بۆ تێناوەتە ناو ئەمە ئەی خەیتە بنجۆ تۆ لەگەڵ ئەمریکا قساکەی بەڵام خەلەلەکە لەکوێ لە مرۆڤەکانە تەبیعەتی مرۆڤ وایە هەر زانستێک کە دائهێنرێ ئەگەر وەکو دکتۆرە ئاماژەی پێکرد ئەگەر پێشەکی ڕاهێنانێکی بۆ نەکرێ خەڵکەکە بە خراپ بەکاری دێت ئێمە وەکو خەڵکی سادە سەیری ئەم کێشەیە ناکەین ئێمە یاسایەکمان هەیە ئەو یاسایە پەیڕەوەکرێت لە دادگاکانە زۆر بابەتەکان پەیوەندی بە مافی تاکە کەسێکەوەیە کە ئەو تاکە کەسە خۆی نێت سکاڵا بجوولێنێ لەوانە ئێمە هەنێزار ناتوانین لە جیاتی یاسا دەست ئێمە دەسەڵات لە یاسا وەرەگرین یاسای داواکاری گشتی ئەو یاسایانەی بەرکارە ئەو دەسەڵات دەدا بە ئێمە ناتوانین لە دەرەوەی یاسا شتێک بکەین کە بۆ قەڵاچۆکردن باشەوە ناتوان وەکو ئەندامانی داواکاری گشتی مەسەلەن کاتێک کە کەیسێکی وایەتە پێشەوە لە جیاتیەوەی خاوەن کەیسەکە بۆ نمونە ڤیددیویکی من بڵاوێتەوە لە جیاتی من خۆم بێم داوای یاسایی تۆمارکەم ئێوە ناتوانن لەسەر من بەدەنگ بێن ئەگەر خۆشم پێشەوە ئەگەر ڤیددیۆکە هەستی کۆمەلگا بجوولێنێ بەڵێ ئەتوانی بەڵام ئەگەر ڤیددیۆکە پەیوەندی بێ بە کەسێکەوە کێشەیەکی تر هەیە زۆر کەیسەیە ناگاتە دادگاش ئافرەتەکان ئەترسێن نایانەوێ مەسن ئایانوێ شتەکە کۆ بکەن باشە من ئەمە یەک وەڵامم بیت و قسێ زۆر تاوا من لەوەتەی ئەم پۆستیان بەرنمەیەم کردووە توانم بڵم سەدان مەسم لە خانمە بەڕێزەکانەوە بۆ هاتۆ بەدەست کێشەی جۆرا و جۆرە ئەناڵێنن ڤیددیویان کەوتۆ تەلای کوڕ یا مەسەرەن ڕستمیان کەوتۆ لە تەلای کوڕ هەندێک کوڕیش مەسجی بۆ من کردووە کە بە پێچەوانەوە کاتێک چوزانم هەندێک ڤیددیۆی تایبەتی خۆیان کەوتۆ تەلای یەک ئێسا ڕەشاکەن ئایا چۆنچۆنی مەسەرەن گەنجێک کە کێشەیەکی لەو جۆرەی هەیە چۆنچۆنی تەعاملکە ئایا هێڵێکی گەرم هەیە ئایا ژمارەیەکی تەلەفۆن هەیە کە ینی چۆنەڵی کەنامەیەک بۆ من ئەنووسێ یەک سەعات دەژێر و ئەنووسن تکایە بە ئەم بابەتە پارێزراو بێ لە بەرووی ئەترسین لە کەرامەتمان ینی ئێوە وەکو یاسا ژمارەیەکی گەرمتانداناوە بۆ ئەم کەیسانە مەسەرەن کچێ کوڕێک کێشەیەکی لەو بابەتەیە حتا ناتوانێت لای دایکی خۆشی باسیکە لای برایکی باسیکە شتێکتان هەیە ژمارەیەکی گەرم شتێکی واتان هەیە کە دادگا تعامل لەگەڵ بەو شێوازە تعامل لەگەڵ کەیسەکان ناکە لە هەموو جیهان دادگا دەرگای واڵایە هەر مرۆڤێک هەر کەسێک ئەتوانێت سەردانی فەرمانگەکانی داواکاری گشتی بکە ئەگەر کێشەیەکی هەیە ئەتوانێت سەردانی بکە شتەکە باز بکە بۆ ئەوەی باشەکە حاکم ببوورێ ئەسا من ئەگەر کێشەیەکەمە بێن بۆ دادگای سلەیمان یا بێن بۆ دادگای هەولێر ئەبێ لە عریزە نووسەکەەوە دەست پێ بکەم یانی لێوە هەنێ جار پێویست بۆ ناکە ئەتوانی ڕاستەوخۆ بۆ لای بەرپرسی فەرمانگای داواکاری گشتی بڕۆی یان بۆ لای داواکاری گشتی تایبەتمەند بڕۆی بەو کەیسە بچی شتەکەی بۆ باسکەی من خۆم شخصی زۆر کەس هاتووە سەردانیمی کردووە بەبێ عریزە ئەتوانێ بەڵام من ڕێزم هەیە بۆ جەنابەت ئێستا تەلەفۆنێکم بۆ دێ ئەڵێ کاک حاکم من کێشەیەکم هەیە ئێخە خۆتە زانی خۆ کێشە بە تەلەفۆن حل ناکرێ بڕیاری ئێمە شێوازە کلاسیکەکەمان عفوم کە با من شتێک بڵێم خەلەلێک هەیە ئەو خەلەلە دادگا لێ بەرپرسیارە یاسا لێ بەرپرسیارە پەرلەمان لێ بەرپرسیارە پۆلیس حکومەت لێ بەرپرسیارە دەسەڵاتی تەنفیزی وە کۆمەڵگاش لێ بەرپرسیارە ئەگەر ئەتانەوێت کێشەکە چارەسەر بکرێ من هەندێشتم هەیە لەسەر خودی یاساکە کە پێم خۆشە پەرلەمان لەم خولەیان لە خولی داهاتوو چارەسەری بکە چەند پێشنیارێکم هەیە بۆ هاوڵاتیان
چۆن خۆیان بپارێزن لەم نوع کێشانە باش. سند پێشنیارێکمانێ بۆ دەسەڵاتی حەزەکەی جێبەجێکردن ئەو پێشنیارە هەڵگرا بابینەری و پاکێجە بینوین وڵاتە ڕق و کینە یەکێکە لەو خووە سروشتیانەی کە بەردەوام لە نێو مرۆڤەکاندا بوونی هەبووە و یەکێکە لەو سیفەتانەی کە پاڵنەری گەلێک کاری قێزەونە کە دیارترینیان ناوزڕاندن و سوکایەتیە بە بەرامبەر لای خۆشمان بەردەوام کللتوری یەکدیشکاندن هەبووە بەڵام هیچ کات هێندەی ئێستامان ئەم دیاردەیەتە شەنەی نەسەندووە هۆکاری یەکەمی ئەم تەشەنەکردە بۆ پێشکەوتنی ئامرازە پێشکەوتەکانی گەیاندن و ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەگەڕێتەوە ئەگەرچی لە هەرێمی کوردستان یاسایەک هەیە تایبەت بە قەدەخەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن یاسای ژمارە 6 ساڵی 2008 کە لە 8 ماددە پێک هاتووە و باز لە سزادانی ئەو کەسانە دەکات کە بە خراپی مامەڵە لەگەڵ ئامێرەکانی پەیوەندیکردن دەکەن و دەڵێت هەر کەسانێک تۆڕە کۆمەڵایەتەکان و تەلەفۆن بۆ ناوزڕاندنی خەڵکی بەکاربێنن بێپرسی کەسەکە دەنگ و ڕەنجی بڵاو بکەنەوە و ناوی لە کۆمەلگادا بزڕێنن ئەگەر بەهۆی بڵاوکردنەوە سوکایەتیان زیان بەو کەسە بگات ئەوە بۆ ماوەیەک بەند دەکرێت کە لە 6 مانگ کەمتر نەبێت و لە 5 ساڵیش زیاتر نابێت یاخود بە بڕێک پارە غەرامە دەکرێت کە لە 1 ملیۆن دینار کەمتر نابێت و لە 5 ملیۆن دیناریش زیاتر نەبێت هەروەها لە مادەی 6 ئەم یاسایەدا هاتووە کە دەبێت کۆمپانیاکانی پەیوەندیکردن ئەوانەی لە هەرێمدا کار دەکەن بە ئەنتەرنێت و موبایلەوە پێویستە تەواوی بەشداربووەکانیان ناونووس بکەن و بە شێوەیەکی فەرمی هێڵی پەیوەندیەکان بە ناوی خۆیانەوە بێت. لای هەمووان ڕوونە لە بازاڕی موبایل فڕۆشاندا بە ئاشکرا ئەوە دیارە کە کۆمپانیاکانی پەیوەندیکردن پابەندی ئەم یاسایەنین و بە تەنها کەسێک لە هەرێمی کوردستان دەتوانێت بەدەیان سیمکارت و ئەکاونتی جیاجای هەبێت. ئەماش هۆکارە کە دیاردەی ناوزڕاندن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ تەشەنە بکات و ببێت بە کللتورێکی زاڵ. ناوزڕاندن و تەشیر زیاتر ئاراستەی کەسایەتی هونەرمەندان دەکرێت. سایتێکی ئینتەرنێت کە لایەنێک یان تەنیا کەسێک بەڕێوەی دەبات دەتوانێت هەڕەشە لە ناودارێک یان هونەرمەندێک بکات و سوکایەتی پێ بکات و ناوی بزڕێنێت. تەنانەت لە توانایدا هەیە شیرازەی ژیانی کۆمەڵایەتیشی تێک بدات. ئەکاونتە ساختەکانی ناوتۆڕە کۆمەڵایەتەکان خاوەن چەندین دەمامکی جیاوازن کە بۆ مەبەستی نەرێنی دروستکراون و بۆ کاری خراپ بەکاردەهێنرێن. لە کۆمەلگای کوردیدا ئەو ئەکاونتانەی ناو وێنەی ڕەگەزی مینی لەسەر بێت زیاتر داوای هاوڕێتی لێ دەکرێت. دواتر ئەم بابەتە پەڵ دەکێشێت بۆ یەکتر ناسین و دەستکردن بە گفتوگۆ. هەتا ئێرە بابەتەکە ئاساییە بەڵام نائاسایی بوون لەو کاتە سەر هەڵدەدات کە لایەنی بەرامبەر ئەکاونتەکە بۆ مەبەستێکی نەشیا و بەکاربێنێت و دەیەوێت بەرامبەر بخاتە کێشە و گرفتی کۆمەڵایەتیەوە کە زۆر کات بە چیرۆکی تراژیری کۆتایی پێدێت کە دوایینیان لە بسوێی ئاب سێم ڕۆژی جەژنی قوربان ڕوویدا کە پەروێز حوسێنی 16 ساڵ بوو بەهۆی سۆشیال میدیاوە لە قەڵاتزیە و لە نێو ژوورەکەیدا خۆی سوتاند و جانی لەدەستدا. دەکرێت بڵێین لەم چەند ساڵەی دواییدا سۆشیال میدیا لە کوردستان بۆ بە ئامرازێکی مەترسیدار بۆ تیرۆرکردنی کەسایەتی و لە کەدارکردنی خەڵکی. دەستخۆش یەمە لای پێشنیارەکەی تۆ بەڵام بە دکتۆرە نەزاکەت بڵێم ئەم هەموو قوربانیە ئەکەوێتەوە یعنی تۆ بەشێکی ئەم بابەتەش پەیوەندی بە ڕێکخراوەکانەوە هەیە ینی کۆمەڵێکی زۆر ڕێکخراوی ژنان هەیە کۆمەڵێکی زۆر ڕێکخراوی مەدەنی حکومی و ناحکومی هەیە پێدوانی ئەوانیش خەمساردن لەم بابەتە شت هەیە یعنی ڕاستە من ناڵێم ڕێکخراوەکان کەمتر خەمن بەڵام تۆ لەسەر ئاستی وڵات ئەبێ شتەکان بە پلان بکرێت بۆ نمونە لە وڵاتێکی ئەوروپیا کاتێک کە دیاردەیەک لە کۆمەڵگەکە ڕوو ئەدات هەموو سیستمی وڵاتەکە دێتە سەرخەت لەگەڵ ئەوە سیستمە سیاسیەکەیەت سیستمە قانونیەکە دێت سیستمە پەروەردەیەکە دێت سیستمی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی دێت بودجەکان ئەو ساڵی کە ئەدرێ بە ڕێکخراوانەی کۆمەلگەی مەدەنی بۆ ئەو بابەتانە بۆ ئەو تۆپیکانە خەرج ئەکرێت کە پێویستی کۆمەلگەکەیە کە دیاردەیە لە کۆمەلگەکە بۆەوەی چارەسەری کرێ یعنی میدیا لەگەڵ یا سیستمی میدیاکە ئیشی لەگەڵ ئەکا لێرە لە کۆمەلگەی ئێمە ئیش ئەکرێ بەڵام ئیشەکان پەرتەوازە ئەکرێ ڕێکخراوێکی ژنان ڕێکخراوێکی گەنجان ڕێکخراوێکی
سەرۆکی کۆمەڵگەی مەدەنی دێت پرۆژەیەک ئەکات بودجەیەکی بۆ خەرجەکات ماوەیەکی زۆر کاتە ڕوە لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەڵگەیەک لەسەر بابەتێک لە کاتێکا لە کەناڵەکە لە هەمان کاتا فیلمێک دابەزیوە ئەوەی ئەو کردوێتی ڕێخوریەکەی ڕێسەکەی کردوێتەوە بەخۆری لە قوتابخانە مناڵەکە من لە ماڵەوە شتێکی فێر بکەم میدیا شتێکی باشی فێر بکە پەروەردەی قوتابخانەکەی پێچەوانەی ئەوەیە تاگ لە کۆمەڵگەی ئێمە سەری لێشێوانی ینی قسەکەی تۆ تاوا ڕێگوایانی هارمۆنی نیە و ئەو ئیشانی کە ئەکرێ بە تەریبی هەمووی بەیەکەوە خەریک نییە لەم لاوە ئەگەر ڕێکخراوەکان خەریک من لەم لاوە تەلەڤیزۆن لی تێگەیان لەم لاوە ئێوە خەریک ڕاست ئێمە سیستماتیکێ نییە لە کۆمەڵگەکەمانە قوتابخانە بەلایەکی شەکا میدیا بەلایەکی شەکە حیزب بەلایەکی شەکا وڵ ئەمانە ئەبێت لە خزمەتی نیشتمانە بن بۆی لەسەر بابەت ڕێکەکان لە کاتێکا ئێمە تاکی ئێمە ڕاستە تاوانبارین ئێمە لەم شتانە بەڵام تاکی ئێمە ئەگەر دیراسەیەکی حاڵی بکەی تاوانبار بەشێکی تاوانەکەی خەتای خۆی نییە تاکی ئێمە نائارامە میدیا شتێکی پێڵە دایک و باوکیشتی پێڵێ کافتریاکان شتێکی پێڵێ قوتابخانەکەی شتێکی پێڵێ حیزبە سیاسیەکان شتێکی پێڵێ ڕفتاری سەرکردەکان شتێکی تری پێوتووە میدیا شتێکی پێڵێ ئەم تاکە شڵەژاوە ئەم تاکە نائارامە ئەم تاکە قەلەقی و نائارامی و بێتاقەتی خۆی بە تۆڵەکردنەوە لە پشتەوە بە شاراوەی ئەکا هەرچەند عقلیەتی کۆمەڵگەی کوردی پەروەردەی کۆمەڵگەی کوردی وەکو مامۆستا ئاماژەی پێکرد ئێمە هەر ئەمانەوێ لە ناخەوە ڕقێک لە ناخمانە دروست بووە پەروەردەی ئێمە وایە شەفاف نین لەگەڵ یەکترا من تۆم خۆش ناوێ ڕاستەخۆ نایم بێڵم تۆم خۆش ناوێ ڕقم لە ڕفتارێکتە ڕاستەخۆ مجاملەتەکەم لە پشتەوە ئێمە ئەم ئیزدیواجێتە لە شخصیەتی تاکی کووردا و ئەم هەموو ئارامی و ناقەلەقیە وای کردووە بەم شێوازە دەرهاویشتەکانی کۆمەڵگان ڕاستە پێشنیارەکە کاکەجان پێشنیارەکەی من طبعا یاسای ژمارە 6 ساڵی 2010 دەستخۆشی لەو بە ڕێزانەکەین کە لە دوای دەرچوونی بوون شتێکی زۆر پخود بوو بۆ ئەو کات بەڵام پرسیارە بکەم وابزانانی ساتۆتێ ئەو جوابم بیتەوە فەرمو بەڵام ئێستا پێویستی بە گۆڕانکاریە ڕاست یعنی ئەو یاسایە سەغەراتی تیا 10 ساڵی بەسەرات تێپەڕیەوە یاسایش ئەکسێتی وابزانام کاک خەڵب ئەوە ینی زیاتر تەلەفۆن ئەگرێتەوە ینی هەمووی ئەڵێ ئامێرەکانی پەیوەندی یعنی بەفراوانی بەڵام ئەتوانی تهدیدی مستەڵەحاتەکان بکەیت یعنی خۆی سزاکانی قورسە بەسەراحەت مادە یەک کە باسی پاراستنی نهێنەکانی پەیوەندیەکە ئەوە شتێکی باشە یعنی پێشەوەی باسی ئەوش بکەم حەزەکەم یەک شتێک بڵێم تعلیقێک لە وڵاتە پێشکەوتۆکان کاتێک کە پەرلەمان ئێوە یاسای ڕێکخستنی ئەوە دەربکازانی چی ئەڵێن نەکەن دەری بکەن ئەوە لە ئازادیەکانمان کەمەکاتەوە وەکو دکتۆرە وتی لەبەرەوە ئێوان ئەزانن بۆچی بەکاری دێنن ئێمە نازانین بۆچی بەکاری بێنن خەلەکە لێرەیە خەڵکێک یاسا ڕەتەکاتەوە ئەڵێ پێویستمان بە یاسانی ئێمە خۆمان ئەزانین بۆچی بەکاری دێنین بەڵام ئێمە داوا ئەەکەین یاسا دەربچێ و تون بکرێ بۆ لەبەرەوەی فێر نەکراوین چۆن بەکاری بێنین یاساکە دوو مادەی عقابی تایە دوو سێ مادەکان عقابەکانی قورسە 6 مانگ تا 5 ساڵ یان 1 میلیۆن تا 5 میلیۆن بەڕاستی سزای قورس بەڵام بەداخەوە وەکو خۆی جێبەجێ ناکرێت هەندێک مەواد هەیە پێڵێن مەواد تەخفیف العقوبە زۆر جار دادوەر بۆ مەوادی تەخفیفی سزا ئەڕوا یعنی سەیرەکەی تاوانی بەرامبەر ئینسانێک کراوە کەرامەتی شکێنراوە ئەو ئەڵێکی کاکە ئەویش تۆمەتبارەکەش مرۆڤە ئەبێ ینی تۆزە خەفیفێکە بۆیە کاتە غەرامەیەکی کەمترێکە سزاکەی کەمترەکە یان ئیقاف تەنفیزی بۆکە بۆیە دەبوایە تا ئێستا کاک حاکم کەس بە 5 ساڵ عقوبەیراوە ئەوەنی جەنابە ئاگادار باوەڕ ناکەم چونکەوە حەدی ئەعلایەتی بەداخۆ مەسپاس بۆ سەراحەت و بەڕاستی ڕازگویت بۆ بەرنامەکە چکە من پێویستم بەو جوابێت چکە لێرەوە بەلایانی پەیوەندیدار بڵێم ینی بە سەرۆکی حکومەت بڵێم بەڕاستی بە وەزیرەکان بڵێم بە وەزیری کاروباری کۆمەڵایەتی بڵێم کە پێم وابێ سا لە ئێستا هاتۆتە دەرەوەی بازنگەکە ینی بەڕاستی ئەم هەموو کوردستان جیرۆدەی بودجە و نەوت و کۆمەڵی شت نەبووە ڕاستاوە ئەوە دەستی گرتوین ڕاستاوە لە ڕووی ئابوووریە وڵاتەکەی دەستگرتوین بەڵام ئەم دیاردانەی کە ئێمەش باسیەکەین ئەو حاڵەتانی کە کاک حاکم باسیەکانی معقولە یاسایەک دەرچووە لە ساڵی 2010ەوە تا ئێستا یەک کەس نەگیراوە ینی گیراوە بەڵام بۆ عقوبە قورسە نەیراوە من لەگەڵ ئەوەم تۆزە دەستکاری سزاکان بکرێ مادەیەکی تریە مادەسی حەزەکەم هاوڵاتیان هەمووی بزانن ئەوەی مۆبایل بەکاردێنەوەی فەیسبوک تۆ مجرد ئێستا مەسەنە تۆ ئەم شەو سعات دوو شەو سێ چوار تەلەفۆنت بۆ دێ مسکۆڵ
ئەوە ئەگەر تۆ بچی سکاڵا تۆمار بکەیت لەسەر ئەو سێ چوار مسکۆڵە دەبێ ئەو حەبس بکرێت لە سێمان کەمتر نەبێ و لە ساڵی زیاتر نەبێ یعنی مجرد ئیزعاجکردن سزای چ جای ڤیدیۆ چ جای چ جای ڤیدیۆ چ جای کەرامەت شکاندن و چ جایەوە مادەیەکی تر هەیە زۆر ترسناکە ئەبێ خەڵکەکە بیزانێ مادەی چوار یعنی ئەگەر تۆ وێنەی ئافرەتێک بڵاوکەیتەوە کە سوکاری و ئافرەتە ئەو ئافرەتە بکوژن تۆ شەریکی لە قەتلەکە یعنی لەم یاسایە دەرەچێ ئاگادار بێ مادەی 406 لەسەر جێبەجێ ئەکرێ یعنی لێرە من دەستخۆشیان لێکم لە پەرلەمانی کوردستان کە ئەو مادەی داناوە ئەی کاتە یعنی سزاکە سزای جەریمەکە وەرەگرێ یا تۆ ڕسمی ماڵێک ئەنێری لە فەیسبوک بڵاوەکەی تۆڵی ئەمانە لە ماڵین دزێک ئەچێ ئیسیفادە لەوەکە ئەچێ تۆ شەریکی لە دزێکە مادەی 5 ئەگەر ئەو کەسەی کە ئەو کارە ئەکا خۆی ئاسایش بێ یا پۆلیس بێ ئەویش سزاکەی لەسەرتون دەکرێت ئەویش باشە بەڵام مادە 6 کێشەکە لە مادە 6 من گلەیم زۆر لە مادە 6 باشە دەبواە لە یەکی نۆی لە یەکی 2009 هیچ سیمکارتێک لەم هەرێمە ئەلوج نەمێنێ دەبواە ئیلزامی شەریکەکانی کردووە دەڵێ ئەم یاسایەکە دەرچووە لە ناوەڕاستی ساڵی 2010 دەڵێ لە ماوەی 6 مانگ دەبێت هەموو سیمکارتە ئەلوجەکان بەناو بکرێت هەموو سیمکارتەکانی ئەتەرنێت بەناو بکرێت هەرچیەک ئەفرۆشرێت ئەگە بێگانەیە بیانی ئەبێ پاسپۆرتی لێوەرگری باشانی یاسا بەو شێوەیە لاوازە خۆ لە پاکێجەکەی ئەماتیایە بۆ تا بە عالەمی ئاشکرا لە بازارەکانی سلەیمانی و هەولێرە دەردی جەنابێتی بەنای سیمکارت زۆر بە ئەتەکێتی باشتر ئەفرۆشرێت لە سیمکارت بەداخەوە بەداخ یعنی دەبێت دادگا کە کتابێک بۆ کۆمپانیایەک بکات نابێت جواب بداتەوە بڵێ ئەم ژمارەیە تۆمار نەکراوە بەڵام بەدەیەها نووسرا و دێتەوە ئەم ژمارەیە ئەلوجە غەرامەی جەنابتەڵی خۆم ئەمەم شەریکانە سیمکار خۆ گوڵە بەڕۆژە نیە لە ماڵاوە دروستیکەی دوو بێتە دەرەوە شەریکا دەوێت ئەفۆم کە سزایەکی داناوە لە فەقەرەسەی مادە 6 ئەڵێ ئەگەر کۆمپانیا ئیلتیزام پابندی ئەمە نەبێ سزا دەدرێت بە غەرامە لە 50 ملیۆن تا 100 ملیۆن ئەم مادەیە زانی بۆ فەرامۆش کراوە ئەو هاوڵاتی سکاڵا دەکە ئەم پارەیە بۆ ئەو نییە ئەبێ بۆ حکومت بێ ئەگەر جزئێک لەو غەرامەیە مەسەلەن لە 120 بۆ هاوڵاتیەکە تەرخان بکرایە هاوڵاتیەکان سوورە بوون لەسەر سکاڵاکە ئەڕۆیشتن سکاڵاکەیان تەنفیزە کرد خاڵێکی تریشیان نقستانە ناو ئەم یاسایەت جانابەت پیشارەتت پێی نەکرد سیمکارت بە ناوی چی ئەکری ئەزانن تەمەەن دیاری کراوە بۆ سیمکارت کەیسێک هەبوو نووسرا و کرا بۆ کۆمپانیایەک جواب بەداتەوە ئەڵێ بە ناوی مناڵێکە تەمەنی 9 مانگە سنی موساعلەی جەزایی لە کوردستان 11 ساڵە یعنی على الأقل کۆمپانیەکان پابند بکرێت سیمکارت بە ناوی 11 ساڵ کەمتر نەکە بۆی ئەگەر تاوانێک بەو ڕژمارەیە کرا تۆ بتوانی مساعلە لەگەڵ خاوەنی سیمکاردەکە بکەیت من مەسئولم لەو قسەیە نووسراوەکە ئەڵێ بە ناوی مناڵێکە موالیدی ئەو ینی ئینسان تووشی شۆکە بێت تۆ ناچاری لەو حالەتەیە قەزیەکەدا بخەی لەبەرەوەی چی لێکی ڕاست یعنی ئەوە خەلەلێکە نەناو یاسایەکەیە هەیە ئەبێ ئیلزام بکرێن بەڕای من 11 ساڵیش کەمە لە 15 ساڵ کەمتر نەبێ حاڵەتێکی تریش مۆبایل بە هەموو مواسەفاتەکانەوە دێ ئەفرۆشرێ لە بازار لە هەموو وڵاتانی دنیا هەندێک مۆبایل هەیە نادرێتە هەموو کەسێ نادرێتە هەموو تەمەنێ شتێکی تریش زۆربەی خەڵک جەهلی هەیە بەم یاسایە خەتای کێیە لای ئێمە هەر یاسایەک لە جەریدەی وەقایع بڵاو کراوە کە خەڵەفە زانێ کە ئێنەهوو هەموو خەڵکی زانی بڕوا بکەن خەریجی یاسا هەیە ئاگای لەو یاسایە نییە چەند 50 ملیۆنی و ئەگەر لیتیزان بۆ یاسایەوە بکەن بۆ سیمکارۆک و گوڵە بڕۆژە دەبێتڵی لە ناو شارەخوا بە زیاد بە ئینتیخاباتیش نییە بڵێن ئەمە دیعای ئینتیخابیە دژی کەسێکیان دژی لایەنێک نەخێر ئینتیخابات کراو ڕۆی هەتا 4 ساڵی تریش ناکرێتەوە بەڵام من ئەگەر دەسم بڕوا لەم هەرێمە لە بەیانیەوە بڕیارێک دەرەکەم لە ماوەی 1 هەفتە هەر سیمکارتێک تۆمار نەکرێ من هەر سیمکارتی 50 ملیۆنەکەمە ماڵ لەسەر حد دەکەمەکەی لەسەر ئەو کۆمپانیایی باشە چی بەسەرۆکی حکومەتەڵی ئێساوەکو وەکو دەسەڵاتداری چێرەمی کوردستان بۆ کامێرای خۆت نەک هەر سەرۆکی حکومەت بۆ هەر سێ دەسەڵاتەکە یاسادانان تەنفیزی و تەشریعی و دادوەری تکام هەیە ئەو ئافرەتانەی کە شتیان بەرامبەرەکرێ ئەو پیاوانەی تاوانیان بەرامبەرەکرێ بە خوشک و کەسی خۆتانیدا بنن وا بزانن تاوانێکە بەرامبەر کە سوکاری خۆتان کراوە هەتا زووە بڕیارێکی بەپەلە دەربکرێ ئیلزامی ئەو کۆمپانیایە بکرێ هەموو کۆمپانیاکانوانی لە هەرێم کارەکەن بە هەموو شێوازێک دەبێت
ئەو سیم کارتانە تۆمار بکرێت زۆر باش بوو زۆر ینی قسەکانی شوێنی خۆی بوو و زۆر یاساکە و بەڕوونی و بە پوختی پیشانی خەڵکگا و پێما بێ یاساکە کەم و کوڕێکیەوەنە زۆری تیانە بەڵام یاسای جێبەجێکار و واستەی کۆمپانیاکان و ئەتوانین باشتریشیگەین من پێم خۆشە باسی یاسا و دەسەڵاتی جێبەجێکردنمان کرد نەقیب سەرکەوتمان لەگەڵایەوە تەبێژی پۆلیسی سلەیمانی کاک سڵاوە لێبێ خۆشحاڵم کە گوێبیستی بەرنامەکە و بەشداری بەرنامەکەمەکەی کاک سەرکەوت من ئەمێ ئەوەت پێ بڵێم هەڵوێستی ئێوە یان کاردانەوەی ئێوە چیە لە کاتێکا کە ڤیددیویەکی با بڵین بە زمانە بازارەکە ڤیددیویەکی ڕوود بڵاو بێتەوە پرایڤەتی کەسێک بڵاوە بێتەوە خەتەر ئەکرێتە سەر جانی هاوڵاتیەک ینی ئیلا ئەبێ ئەم کەسە یعنی ئەو کەسەی کە تاوانەکەی بەرامبەرکرا و کەسی کە بۆ بە قوربانی ئیلا بێ داوای یاسایی تۆمارکە ئێنجە ئێوە هەڵوێستانە بیان ئێوە هەڵوێستی خۆتانە بێ وەکو یاسای وەکو دەسەڵاتی جێبەجێکردن فەرموو بەڵێ کاک دەروون یاسایی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی لە هەرێمی کوردستان ژمارە 6 ساڵی 2010 دەرچووە مادەی دووەم لەو یاسایە سزای دانەوە بۆ ئەو کەسانەی کە هەر کارێکی نابەجێ یا هەر کارێکی سوکایەتیکردن بە کەسی تر بکرێ لە ڕێی هێڵەکانی پەیوەندی ئەرزی و مۆبایل و یان تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوک یا هەر پەیج و ئەکاونتێک دیارە سزاکە تهدید کراوە کە لە 6 مانگ کەمتر نەبێ و لە 5 ساڵیش زیاتر نەبێ هەروەها غەرامەکردنی تایە بۆ کەسی تۆمەتبار لە 1 ملیۆن دینار کەمتر نەبێ و لە 5 ملیۆن دیناریش زیاتر نەبێ مادەی شەشەم لە هەمان یاسا بڕگەی 1 و 2 3 کۆمپانیەکان ئیجبارەکە بەوەی کە سەرجەم و کەسانە تۆمار بن لەلایەن بە زانیاری و داتا تا هەر دەستگایەکی حکومی ڕسمی هەر دادگایەک داوای هەر هاو بەشێکی کرد ئەو کۆمپانیایە جوابی باتەوە ئەگەر بێت و سەرپێچێک لەلایەن کۆمپانیەکانەوە هەبێت ئەوە یاساکە غەرامەی داناوە کە لە 50 ملیۆن دینار کەمتر نەبێ بە غەرامەکردنی ئەو کۆمپانیای سەرپێچێکە لەگەڵ یا تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا خەڵک هەندێکیان وشیارن بەڵام هەندێک کەسی تر لە ڕێی فێڵ و تەڵەکە بازیەوە کە هەندێک کارەکەن لەگەڵ بە تایبەتی لەگەڵ ئافرەتانە ئەوانش کە هاتبن سکاڵیان تۆمار کردوێ لەلای ئێمە دیارە ئەنجامی هەبوو خەڵکیش تۆمەتباریش لەسەر ئەم دۆسییانە دەستگیر کراون و سزا دراون و ئێستا لە چاکسازیەکانن دەسەکانە خۆش کاک سەرکەوت دەحمەد و تەبێژی پۆلیسی سلەیمانی ئەرکەی کێشە کاک خەڵەف گوێت لە قسەکانی کاک حاکم بوو گوێت لە پێشنیارەکانی دکتۆرە نەزاکەت بوو ئێوە ژۆک و پەرلەمان بەشێکن لەوەی کە ئینتاجی ئەم یاسایانە ئاکەن ینی دەردەشەی ئەم یاسایانە ئاکەن ینی کەم و کوڕەکە ئێستا بیزەبت ینی برینەکە لە کوایە کاک دەروون ئێمە بیکەین بە دوو بەشەوە ئەم کەیسە ئەوەی کە لە بەردەستی خۆمانەوە بە خۆمان چارەسەرکرێ بەشێکە و ئەوەی کە توانای ئێمە لە هەرێمی کوردستان و هیچ کەسێکی تری شینیە چکە ئەو هەندێکی پەیوەندی بە کۆمپانیەکانی فەیسبوک و تویتەر و ئەوانەوە هەیە بۆ نمونە یەکێک بە ناوی کاکە دەروونەوە فەیسبوکێک دانێ و کاک دەرونیش نییە مەسەلەن ئەمە حەلی ئێمە لای ئێمە نیە ئەم کەسە نادۆزرێتەوە بە ئاسانی بەڵام دیسان ئەمیش ئەگەر هەوڵی لەگەڵ هەبێت تەنسیقی نێوان دەستگاکانی ئاسایش و پۆلیس و محاکم هەبێ ئەمیش ئەتوانرێ بەڵام دوای مادووبوونێکی زیاتر ئەماکە من ئەگەر قەوسێک بی بە من وەڵام من ینی من دوور لە پێشکەشکارێکم ینی منەمەیە قسێ بکەم بەڕاستی ینی سەپۆرت بۆ قسەکەی جەنابێ کاتێک کە فەیسبوکێک بەنای منەوە دامنێ یا بەنای جەنابتەوە دابنێ هەندێک قسەی باقوبریق بکرێ بەڕاستی ئەگەر ئەم قسانە تەسیری نەبێ بۆ بیزات بۆ دەسەڵات و بۆ حیزبەکانی دەسەڵات گوێی نایانێ بەڵام دەبا ئەکاونتێ بکرێتەوە تەشیر بە هەندێک قیاداتی سیاسی بکە لە وڵاتە زانە لە کەمتر لە 24 ساعت دەدۆزرێتەوە یانە بەڵام ئەم داماوانی کا بنە قوربانی بێکەس و بێپەروباڵن بۆیە و کەسانی کە خۆ چەندین پیجمان بینیەوە داخراوە چەندین کەسمان بینیەوە بە ساگەینەوە چەندین کەسمان بینیەوە کە خاوەنی پیج بوون و سوکاتیان پێکراوە ینی من شتم لایە بەڵام ینی بۆ پاراستنی کەسایەتەکانەوە ناکەم لەبەرەوە من لێرەوە بە حکومەت ئەڵێن بەڕاستی ینی دەردی کاک حاکم فەرموو ینی ئەم بەڕێزانی کە بنە قوربانی بە کەس و کار و خوشکودایکی خۆتانی بزانن کاکانی ئەم هەندێک کەیسەیە 10 ساڵ پێش ئێستا ڕوویاوە هەتا ئێستا کە سوکاری ئەو کەسی کە ڤیددیویەکی بڵاوبەتەوە باجەکەی ئەیات ئەمە چییە ئەمە نەبوونی ئەو یاسایە کە کاک حاکم باسی کرد نەبوونی ئەو جێبەجێکردنی یاساکەیە بەڵام جێبەجێ ناکرێت فەرموو اینجا ئەمە جارێک مەسەلەن بەناوی تۆ هەیە خەڵکی تر هەیە مەسەلەن ئافرەتە خۆی کردو بە کوڕە خۆی کردو بە ئافرەت ئەمەش دیسان سەرەکی قەزیل لەکەوتوێتەوە ئەمە وەک تۆ باسی کرد من بۆ یاڵێن بە تەنسیق لەگەڵ دەستگاکانی ئاسایش و پۆلیس و محاکم ئەتوانێت ئەمانش ئاشکرا بکرێ یعنی ناکرێت کەیسی هاوڵاتێکی عجادی ئەم وڵاتە کە
کە شخصەتی لەکەدار ئەکرێت لەگەڵ کەیسی کەسێکی تر کە با ئێمە حەق نییە ئەم کەیسە کۆمەڵایەتیانە تێکەڵی هەندێک کەیسی تری سیاسی هەیە بکرێ بەڕاستی لەمەشا جیاکاری بکە ئەمە نەعەدالەتێکی زۆر گەورەیە یعنی نەعەدالاتی بگاتە ئەوە شخصیت و کەرامەتی هاوڵاتی ئەم وڵاتەیش فەرق و جیاوازی تیا بکرێ بەڕاستی ئەمە بەرەوکارە ساتمانە بە ئەوەی کە پەیوەندی بە یاساکەەوە هەیە زۆر گرنگە خەڵکی کوردستان بزانێ و خەڵکی کوردستان تەنها لەسەر ئەم یاسایە نیە لە زۆربەی شتەکانە کە سوکاری خۆوانمان هەیە ئەمە کۆنتاکتمان لەگەڵ خەڵکەیە زۆربەی خەڵک وعی نییە لەسەر ئەو یاسایانەی کە لە مەحاکم تێ ئەپەڕێ پەیوەندی بە ژیانی ئەوە هەیە یعنی هیچ یاسایەک نییە لە وڵاتەدا ڕێژرا بێ پەیوەندی بە زۆرینەیەکی زۆری خەڵکەوە نەبێ کە سێدەکەی ئەم زۆرینە زۆرەی خەڵک بەشێکی زۆریان وعیان نییە لەسەر یاساکان گرنگە لەسەر ئەم بابەتە خەڵک بزانێ یاسایەکەیە کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئەم یاسایە سزای توندی دانراوە ئەوە تا حاکم لێرەیە بن هەر لەم بەرنامەیەوە ینی ئەو فەقەرەی کە کاک حاکم باسی کرد بەڕاستی زۆر بە وردی و بە پوختی باسی کرد و خۆشمان ئینفۆگرافیەکمان بۆ دروست کرد بوو بەڕاستی لەبەرەوە ببوورە زۆر بەخێر بی دەستم بۆ تۆڕانە کێشاک ئەمە کاک ئەفوو ناوەکەتم بیرچۆ ئەمە کاکوونەری نانەوایە ئەو بەڕێزەیە کە لە ماوەی ڕابردووە وڵا ببوورە با قسەکەم تاوکەم ینی ئەم ئینفۆگرافی کە باسم کردیانی بە شێوەیەکی کورت لە سۆشال میدیای کوردستان 24 و هیوادارم پەیجەکانی تریژ احتیمامی پێبن بووی کە خەڵک لای ڕوون بێ ئەو یاسایە کە قورسە و ئاسان نییە بەڵامی تر ئەگەر خەڵک یاساکەشی لا ڕوون بێ و زانیشان قورسە و بەڵام واستە واستەکاری تێکە و هەر حاڵ یاساکەوا بێ بارحاڵ ئەمە کاگونەرە یەکێکە لەو قوربانیانەی ئێمە ناچینە ناو کەیسەکەیەوە کە لە ماوەی ڕابردووە خاوەنی نانەوەخانەی دارین کە لە ماوەی ڕابردووە چەگارێک هاتە سەری و کۆمەڵێک ڕووداوی تەسویت پێما بێ هەمووتان بینیوتانە من ئەمێ ئەوە ینی ئەوە لێ پرسم کاک هوەریانی واز لە کەیسەکە بێن ئەم ڕووداوە بەچی ڕوویە ڕەنگە هەمومان ڕۆژانە تووشی دەنگ و تووشی شەڕ و تووشی ئەوە بین باسی کەیسەکە ناکەین باسی ڕووداوەکە ناکەین بەڵام کاردانەوەی خۆ دۆکو شخصێک وەکو مرۆڤێک دوای ئەوەی کە تۆ ڤیددیۆی تۆ بڵاو بۆ خەڵک بۆ حاڵەوە تۆی بینی کە چوزانم ڕەنگە منی شەڕ بکەم بریناریش بم و لێشم بن و ئەوەش بکەم بەڵام لەبەروی وێنە نەگیراوە ئەو وێنێ لای خەڵک تۆمار نەبووە یا چەسب نەبووە یعنی تۆکو بەڕێزێک بەدەل لە کەیسە کۆمەڵایەتێکە کەیسەکە هەرچیەک بووە معاناتی تۆ چییە ئازاری تۆ چی ئێستا کاتێک کە تۆ چوزانم دەرەکەویت لە هەر شوێنێک خەڵک ئەو وێنەی ڕەنگە بێتە بەرچ معاناتی تۆ چییە و نەسیحەتی تۆش چییە بۆ ئەو کەسانی کە ڤیددیۆی کەسێکیان لایە و ئێستا بڵاویان نەکردوەوە بۆ کامێراکەی من بۆ کامێرا قسەم داوای ئەویان لێکمەوەی کە ئەو تەسویرانیان لای عنی بڵاو نەکرێتەوە چونکە بۆ ئەو کەسە ناخۆ ینی من کاک دەرونوەکوم تووشی نەخۆشی دەرونی بووم بەڕاستی زۆر بێتاقەت منم کەسە لێ خۆش بووم کەوای لێکردم لێ خۆش بووم کەوای لێکردم زانیم کە تەسویری کردم وتی بڕۆ شکاتم لێکرد وتی بڕۆ ئەو لەو داوایە خۆش بە منیش ڤیددیۆکە بڵاو ناکەم لەبەر ئەوەی کەوتم ئەمە هیچ کەسێ نایبینێ چوم یەکسەر لێ خۆش بووم ئەوە بوو ئەم کەسێکی تاوانبار بوو تۆ ئەمە تووشتی تری لە پاڵا بوو پۆلیس وشت بەدوایە بوو ژیرا و تەقی لێکرامانە ئەوەی تر کە خۆی بڵاوی کردبوو دوای ئەوەی تر ئایا هەر کەسێکی تر لە دوای ئەو بڵاوی کردوێت تر ئەمە بە دنیا بڵاو بۆ تو ینی وانشەکەم بە باشی بۆ ناکە باش ئێستا تۆ قسەکەی تۆ ئەوەیە ئەڵێ من شەڕەکەم بیرچۆتەوە کەیسە کۆمەڵایەتەکەم بیرچۆتەوە بەڵام تەسویر و وێنەگرتن و ئەو ینی ئەوە کاریگەری زیاترە لە زۆر لەسەری ینی چوومەتە دایرەوە ینی بیانم تۆ ئەو کەسە بووی کە لیان ناوی ینی لە شوێنی تر بیانتم تۆ کەسە بووی خەدری لێکراوە لە شوێنی تر ینی بەناوێکتر پێکەن و یعنی ئەو کەساگە دڵسۆزی بۆشم گریاون ینی خەڵکێکی زۆری پشتیوانیان کردم خەڵکێکی زۆر مەمنونیانم سپاسیانەکەم پشگیریان کردم هاتم بۆ نانەواکەم زۆر مە پەندە کوردیەکەی ئەڵێ شوێنی فیشک چاگە بێتەوە بەڵام شوێنی قسە و قسەڵۆکی خەڵک چاک نابێتەوە چی بە ینی یەکێک لە ئەندامانی داواکاری گشتی کاک حاکم بە خێراتنیانەکەم لەشیان سا وەڵی بەس ئەوەیان پێڵم ئەم دیاردێ نەمێنێ ینی نازان بە شێوەیەک کەسێک ئاوە بێدەسەڵات بێ دەسەڵاتدارێ بچێتە سەری بووە بە تەسویر ینی بۆ قەیناکەەوە هات من کاتێکە هاتە سەریشم من کە ئەچمە بەردەمی مۆبایلەکە ئەنجا زانیم تەسویرەکە من نەمزانی لە لیانە کەشما تەسویرە من وام زانیەوە بە شێوەیەک بەکارێنێ بڵێ ئەگەر جارێکی تر قسەکەی لە قسەی منە یان تەداخلیشی من باشە چی بەلایانی پەیوەندیدار ئەڵێ چی بەسەرۆکی حکومەت ئەڵێ چی ئەم دیاردێ دەسەڵاتەکە ئەڵێ ئەم دیاردێنێ ئەڵێن یعنی ئەو کەسانە خۆیان دیارنە و کەسانە کە ڕۆژانە خەریکی چین و چی ناکەسم کابراایکی نانەواچیم سی بەیانی ئەمە دەرەوە 8 و 9 شەوە ڕۆ یعنی ئایا حکومە داگای لە منیە من خەریکی چیم و چی ناکەم
باشە داواکاری گشتی تۆ کۆندامێک چی ئەڵی بەم کەیسیانی ساوە تا کاک بەرهەمەڵێڵێ من ینی شەڕەکەم بیرچۆتەوە کەیسە کۆمەڵایەتی و ئەوم بیرچۆتەوە بەڵام تەسویرەکەم بیر نەچۆتەوە ینی دەردی خۆی لێڵێ هەندێک جار ڕەنگە خەڵک بەزەی پیاما بێتەوە ڕەنگەر شوێنی ئاسەوارەکانی زیاتر لەمە قوڵ بوونە بەلامە و کێشە نەبوو بەڵام کە ڕۆژانە خەڵک ئەبین تەسویرەکە ینی بەو شێوە ینی شەڵا ینی بخوشدامایە لەوە خۆشتر بوو کە ئێستا ڕۆژانە ڕوبەڕۆشت زۆر قسەیە جوانە بەڕاست لە هەولێرەوە هاتووم خزمەتی جەنابەت من لە خزمەتی هەموو تاکێکی کوور دەکەن ئێمە وەکو سەرۆکایەتی داواکاری گشتی کاتی ئەوە هاتووە بە ناوی سەرۆکی داواکاری گشتی ئەوەی بەرامبەر تۆ کراوە تاوانە بەڵام قەت خۆت بە کەم مەزانە تۆ بوویتە ڕەمزێک لە نەزەری ئێمە تۆ ڕەمزێکی بۆ مەزلومیت ئەبێ هەموو خەڵک لەسرت بە جواب هات تۆ ئەبێت دڵخۆش بیبەوە قەت بەوە مەشکەوە برای بەڕێز ڕاستە خۆ تۆ ئیشێکی خراپت نەکردو وێنت بڵاو کراوە تۆ غەدرت لێکراوە کە ئەو گرتە ڤیددیۆش بڵاوە بێتەوە بە سەراحەت کۆنتترۆل ناکرێت یعنی تۆ لە ناو هزار کەسا کەسێک بڵاوی کاتەوە ئەم هەرێمە 5 ملیۆن کەسی تایە یعنی نێزگە 9 ملیۆن کەس بڵاوی کاتەوە بە سەراحەت ئەمە شتێکە حەز ناکەم پێ بشیتەوە بۆیە من دەڵێم بەسە دەبێ یاسای داواکاری گشتی هەموار بکرێ یعنی داوامان ئێمە داوای قوربانیەکی زیینووە کە خۆی قوربانیە بەڵێ شەڵا بکوژرامە خەلەل لە یاساکان هەیە ئێمە کار بە یاسایەکەکەین بە سەر چووە لەگەڵ ئەم ڕۆژگارەیان ناڕوە ئێکا کە داوا لە منەکە بە سارەیەکی مۆدل هەفتاونە دوای تۆمەتبارێکی سوار سارەیەکی مۆدل 2010 کەوتووە من پێم ناگیرێتەوە ناتوانم بە تەواوی ئەوەی لە توانامانە ئێمە وەکو داواکاری گشتی حەزەکەم بە ناوی هەموو داواکارانی گشتی بڵێم داواکاری گشتی سەربازێکی وونە کارە کات لە سێبەر خۆی من ناتوانین ئێمە ئێستا من ناتوانم بڵێم من چیم کردو و چیم کردو لەبەرەوەی مەبدەیەک هەیە لە لێکۆڵینەوە دەڵێن لێکۆڵینەوە ئەوێ بەنهێنی بێ ئەوەی پۆلیسیش دەیکات لە عرضکردنی تۆمەتبار لەسەر شاشەکانی تەلەڤیزۆن مخالفی یاسایە فەرقی چیە یەکێک دێنیتە سەر تەلەڤیزۆن ئەڵێ ئەمە تاوانی کردووە بۆ دوای ساڵێک محکەمە بەراعەت دەرێکا چۆن تۆ بەراعەتی ئەو شخصا گەڕێن تۆ لە ناو چاوی خەڵک ناتوانانی ئەوە متمانە بە دادگاش هینەکە بەڕاستی ئەوەی بەرامبەر تۆ کرا هەڵەیە ڕەنگە تۆ شانست هەبوو بەعکسەوە من ئەڵێم شانست هەبوو کە تۆ بوویتە کەیسێکی نیشتیمانی کەیسێک کە ئەم بەرنامەیە لەسەر جێبەجێ کرا شانازی بە خۆتەوە بکە تۆ غەدرت نەکردووە غەدرت لێکراوە شانازی بە خۆتەوە بکە ئەمڕۆ لێرەی ئەم خەڵکە هاتووە خزمەتی تۆ و هاوڵاتیانی وەکو تۆ بکات دەسەکانی خۆش بۆیە قەت بەوە مەشیەوە برای بەڕێز من لەگەڵ ئەوە نیم بشیتەوە نەخێر ئەم تاوانە تاوانێکی حەزم کرد نقطەیەکم لە بیر چوو ئەمە تاوانێکی جیهانیە وەکو ئێرهاب وایە تۆ لێرە لە ئەمریکاوە نامەیە کە دووە دێت جۆنت پێدا لە سویدەوە بۆ دێ یعنی بۆیە کۆنتترۆلکردنی ئەم بابەتە وەکو دکتۆرش ئاماژەی پێکرد بەشێک لەم کێشێ پەیوەندی بە بەغداشەوە هەیە خۆ ئێستا شەریکاتی اتصالات هەمووی سەر بە بەغدای یعنی ئەویش بەشێک لە مەسئولیەتەکە هەڵەگرێ بەڵام ئێمە خۆمان ئەبێ کارەکانی خۆمان ڕێکخین و خەڵکی تۆمەتبار نەکەین بۆیە قەت بەو کێسە نەشکەیتەوە هیوادارم سەربەرز دەستخۆش بابزانین هەرمەڕۆ دوایە بە بابینەری کۆمەڵێک لێدوانی هاوڵاتیان بین من پرسیارێکم کردووە لە ڕێی ریپۆرتەرەکانەوە ئەڵێم کاتێک کە هاوڵاتیەکی ئاسایی ڤیددیوەیە کە بینێت هەستی چییە؟ یا خۆی خستۆتە شوێنی ئەو کەسێک کە ڤیددیۆکە بڵاو بۆتەوە فەرمو دەسەکانە خۆش تۆش زۆر قوربانم دەست خۆش. کاتێک لە سوۆشال میدیا ڤیددیوی کەسێکە بینی بڵاو بۆتەوە کە سەیری دەکەی چی بەخۆتەڵی وچی بۆ کەسانە شڵی کە بڵاویان کردوتەوە خۆی بەداخەوە ئێمە لە کوردستان کە دەبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڤیددیۆی نەشیا و یاخۆ تەشیرکردن بە خەڵک بڵاو دەکرێتەوە کامە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کێشە و مەشاکیل دەنێتەوە و هەم لە ڕووی یاساییشەوە ئەمە سزای لەسەر ئەوانەی کە هەڵدەستن بەم کارانە من لەلانی خۆمەوە هونەرمەندەم پێ گەورەتر دەی پێ بچووکتر نابێت چکە شتێک کە دەکەی لەوانەیە لە تەسیر لە هونەرمەندەکان نەکە بەڵام کەس پێشتەشی ناشن بەڵام ئاسایی هەوەش وەکو ئێمە مرۆڤە تووشی هەڵات دەبیت تووشی هەڵە دەبیتن شتانە زۆر ئاسایە بەلای منەوە ئەس نوکێت بێ مخابنیڤە ئەم لە کوردستانێ ژین دەبینێ هزارەها گیشت بۆیە قوربانی ڤیددیۆیەکێ بەس ئەما زۆ گەشتە وەحەدە خەلکێمە زۆربەی لە بێشولیێ هەستیت بۆ ڤیددیۆ چێتکەتن ئەس باوەڕم زۆربەی لە ئەو کیشنینە هەتۆ خو کوشتن خو سوتاندن تهدیدکردن هەمە لەسەر ڤیددیۆیەک ڕسمێک تشتێکی یە بووی ئێدێ هەستکەم
ئەف تشتەکەم بیت ئێدی ئەم خۆب خۆ کێم نەکەین من تێناگەم بۆ هەموو شتێکە گەڕنەوە بۆ ژنان بۆ ئافرەت ینی خواخوای شتێکیانە بچووکترین شت یا گەنجێک هاتووە بۆ ئێمە خۆمان ناو خۆمانەیەک بشکێنین بە چەندین سەعات گوێ لە گۆرانی بیانیەک بگرین بۆ ئێمە گەنجەکەی خۆمان تەرجیع نەکەین بۆی جارێکتر توانێت کاری باشتر بکە یاخود جارێکتر کارێکی جوانترمان پێشکەش بکە حەق وایە خەڵک خۆی هەست بۆ بکە ئەو کەسە کە خۆی بخاتە شوێنی ئەوە گەر خەڵکێک بەرامبەر ئەم کارێکی وا بکەن ئەبێ هەڵوێستی چی بێ بۆیە بە هەر شێوەیەک بێ و خەڵکەی ئێمە ڕۆشنبیری بکاتەوە ئاسای خۆیان لابەر لەو ئیشە تۆڕێت کومالەتە تشتێکات خۆڕابی ڕاست لایکێک کۆمێتکێک و دو بەس هەواڵێکێتە بینیتن شکاندنا ئینسانی وی شخصی شتێکی گەلێکی کرێتە جواتێ مەدا دەستخۆش دکتۆرە نەزاکەت بایتر کۆتایی بەرنامەکەی چۆن دەست پێ بکەین بە چارەسەرکردن چارەسەری فعلی قسەی زلنا ببوورەکە بە تۆڵم ینی مەبەستم تۆ نیە بەڵامی تر چارەسەری فعلی و دەست پێینە سەر ینی ئێمە تا ئێستا هەر قساکەین باش قسەش بەداخەوە لە وڵاتە کەم گوێ لێگی ڕاست ئێمە کەیەچینە بواری کردارەوە ئێمە کەیەچینە بواری عملەوە بەڕاستی ئەمە ئیشێکە ئەبێ لەسەرەوە ئیشی لەسەر بکرێ ئەبێ بەڕاستی بکرێ بە خەمی وڵات ئەبێ وەکو چۆن هەندێک مۆزوع بۆ بە خەمی دەسەڵاتدار و بۆ بە خەمی پەرلەمان و بۆ بە خەمی حکومەت ئەمە بکرێ بە خەمێک بەڕاستی ینی لە خەمی لە بەرنمەیەکە بچووک نەکرێ ناڵێن بەرنمەکەمە میدیا ڕۆڵی هەیە بەڵام نابێ ئێمە تەنها بە بەرنمەیەک نابێت تەنها بە ئیشی ڕێکخراوێک نابێ بە تەنها ئیشی دایک و باوکێک ئەبێ ئەمە خەمی وڵات بێ ینی بەداخەوە نەک ئەمە سەدان خەمی تر هەیە لەم کۆمەلگا سەدان شتیتری شاراوە هەیە ئەبێ بکرێتە خەمی وڵات کە بوو بە خەمی وڵات پەرلەمان یاس ئەگەر ئیشەڵا بکەوێتە گەڕ یاسای بۆ دابنێت حکوومەت لە خەمیا بێت بودجەی بۆ تەرخان بکرێت یاسای بۆ هەمواری یاسای بۆ بکرێتەوە دادوەرتیا مشاریک بێ پسپۆڕانتیا مشاریک بن پەرلەمانتاران پێیان مشاریک بن یعنی کەیسە خاوەن کەیسەکانتیا مشاریک بن یعنی شتێکە بکرێتە خەم نەکرێتە خەمی دەوڵەت و نەکرێتە خەمی دەسەڵاتداران و نەکرێت بە خەمی وڵات بەڕاستیمە چارەسەر ناکرێت کە بوو بە خەم لەسەرەوە بوو بە خەم ئیتر ئەو کاتە ئەبێ بچێتە منهەجی پەروەردەوە ئەبێ من لە مناڵیە فێر بکرین گاڵتە بە خەڵک نەکەین ئێمە نەک ئەوەی خەڵکەکەینە قوربانی ئێستەوە بۆتە قوربانی ڤیددیۆکەشیان بڵاو کردوێتەوە کە ئەچێتە شوێنان لە جیاتی ئەوەی چوار قسەی وەکو کاک حاکمی بۆ بکە کە معنەویاتی بەرزکاتەوە یان بۆی گاڵتەی پێکاو تا هەندێک گاڵتەیان پێکردوون دێ پێی پێکەنی بوون یعنی ئێمە کۆمەڵگەیەکین تا سەر ئێسقان ئەمانەوە بەرامبەر ئەزیێت بدەین ئازار بدەین ئەمە لە پەروەردەوە هاتووە بۆمان ئەبێ لە بناغەوە بڕۆین ئەم عقلێتەوە ئەم مێشکە چارەسەر بکەین بۆیە ئەمە بە خەمێکی قوڵی وڵات بە سیستمی میدیا و سیستمی پەروەردەوە ئەمە سەیری میدیاکەین میدیا گاڵتە بە ژنەکە میدیا گاڵتە بە کورتە باڵاکە میدیا گاڵتە بە ڕەشپێستەکە یعنی ئەبێ ئەم خەمانەدا بەشکرێ بەسەر ئەو ئۆرگانانەی کە بەشدار بوون لە پەروەردەی تاکە بەشدار بوون لەو ڕوئیایەکیان بۆ تاکی ئێمە دروست کردووە حەز ئەەکەم من هاوڕێکەم تووشی هەڵەیەک ببێت بۆ ئەوەی شەماتەتی پێ بکەم بۆ ئەوەی باسی کەم لای خەڵک بۆی گاڵتەی دوورەخستەوە لە سوۆشال میدیا ڕاستەکە ینی بە بەڕاستی ئێمە دەردی کاک حاکم وتی ئەم قەڵەمە و مۆبایلی بە بەراورد کارکیانی ڕەنگەگەر مۆبایلەکەش نەمێنێت قەڵەمەکەشمان پێ بمێنێ هەر ئەو تەسەڕوفە بکەین کە کاک دەروون من یەک تێبینی بڵێم کۆمەڵگەی ئێمە هەر بە مۆبایل نەبووە کۆمەڵگەی ئێمە کاتێ خۆی نۆرمال هاتوۆتە شار بزانە چەند قەزیە بووە چەند ماڵیان ئیزعاج کردووە کاتێ بەس مۆبایلێکی نۆکیا هەبووە هاتووە کە نەوێنەی گرتووە تەلەفۆنی لێەوە بۆ کەسێ هەر ئیزعاجی کردووە ئێمە بە هەموو شێوازێک لەبەرەوە ڕاستە دوورم نەخسوێتەوە لە سوۆشیال میدیا باش بووی چویانی ڕفتاری من لە سوۆشیال میدیا ڕفتار ئەخلاقی من لە بەکارهێنانیەوە مۆبایلە گەڕێتەوە بە پەروەردەم چۆن پەروەردەکرابم لە ماڵەوە ئاوا ڕفتارەکەم کەواتە پەروەردەکە شۆفێری پەروەردەکە هەڵەیە ڕوئیاکە هەڵەیە نە ئامێرەکە هەڵە بێ گەشەی کۆمەلگا گەشەی پێشکەوتنی کۆمەلگا دەستخۆش هەر دو قسەشتم بەرێت چکە وەختی بەرنامەکە تاوە وڵا دو قسەی من هەر ئەوەیە کاکدەرن ئەمە بکرێ بە خەم وەکو ئەو بە ڕێزاڵێ ئەم قوربانیانە ئێستا پێم جوان بۆ کوڕهاتەوێ با قوربانیەکان من ڕاستە ئێمە کچ ئەڵێ شەرمەکایە ئەترسێ بەڵام ئێمە تاوەکو خەمەکە گەورەتر نەکەین کە زوریان نابێتەوە کاک خەڵەف دو قسە ئێمە ئەم کاکە هونەر نەک پێویستە شانازی بەخۆیەوە بکات چکە گرنگە لە کاکە هونەرەوە بیکەنە خاڵی و چرخانی ڕوبەڕووبوونەوەی ئەم کەیسە کە شۆڕشێکی پێویستە کە بە قەنەعەتی من هیچ دیاردەیەک
کە زیانی بۆ کۆمەلگە هەبێ ئەگەر تەسحی نەبێت ناتوانین کۆتایی پێبینین بە تایبەت لە ڕۆژهڵاتە ئێمە یاساکان بۆ قسەکانی کاکە حاکم لە ڕاستیا یاساکان من لەگەڵم بەشێکیان تونتر بکرێتەوە چونکە ئێمە کە ئەڵێ لە ملیۆنێک کەمتر نەبێت لە 6 ملیۆن زیاتر نەبێت کە جێبەجێ نەکرێت خواکە من لەگەڵ ئەوەم تهدیدی بۆ بکەین ئەوەی کە بۆ نمونە خراپ بەکارهێنانی موبایل کە یەکێک بێزارەکە جا بکرێتەوە لە هەندێک سزایتر کە پێویستی بە سزای قورس هەیە کە تۆڵی لە ملیۆنێک کەمتر نەبێکەوەتە ملیۆنێک و 1000 سزاکەی گەیاندۆ ئەو سەری 6 ملیۆنە ئێمە ئەپرسم چەند 6 ملیۆنی لە ئەوانە وەرگیراوە کە کەیسی ئەم کەیسە زۆر ئاسانە شاو هەندێک کەیسی تر کە هەیە و بڵاو نەبووتەوە وەرنەگیراوە ئەی چەند 50 ملیۆنی لە کۆمپانیەکان وەرگیراون کە ئەوان خاوەنی ئەسلی ئەم بابەتەوە ئەوان پێش هەموو کەسی ئەتوان ئەمە چارەسەر بکەن من قەناعەتم وایە و ئومێدیشم هەیە مادەم بووە بە دیاردە و مادام ئەوەتە خاوەن قەزەکان دێنە پێشەوە و مادام یاسایشمان هەیە و مادام بووە بە قەزیەکی گەورە بەرەو ئەوە چی کۆتایی پێبێ وەکو دکتۆرە لە سەرەتاوە باسی کرد خۆ لە کۆمەڵگە پێشکەوتوەکانیش ئەمە هەیە بەڵام بە ڕێژەی جیاواز و بە حساباتی مکافەحاکرێ و یاسایشی خۆیەکە کەواتە ئێمە یاسا بەش ئەم یاسایی کە بە توندی دانراوە بۆ ڕەدعە ئەم ڕەدعە بۆی کە ڕوو نەدا بەشێکی ئەوەیە کەواتە وەعی خەڵک لەم یاسایەکە یاسایەکی توندە گرنگە بۆی ئەم ڕەدعە جێگەی خۆی بگرێت دەسەکانە خۆش کاک حاکم دوا قسەت بە کورتی وڵی سێ خاڵ هەیە خاڵی یەکەم وەکو داواکاری گشتی هیواداریم یاسایی داواکاری گشتی هەموار بکرێت بۆ ئەوەی بتوانین زیاتر ڕۆڵ ببینین بەو یاسا شڕی کە هەیە ئەوەی پێمان کراوە کردومانە خاڵێکی تر دەکرێت بنکەی پۆلیسی تایبەتمەند بن تاوانانەدا بندرێت ئەمە پێویستی بە ئامێر و بە ئەزهیزەی پێشکەوتووە لە وڵاتانی کە من سەردام کردو هەردێ وڵات دەوروبەر ئەوان یاسایان هەیە بنکەی پۆلیسی تایبەتیان داناوە خەڵکی شارەزا پسپۆر لە ئایتی کارەکان لەوێ زیاتر ئەو تێئەگات چی ئەکاوچی ناکە ڕاست پێشنیارێکشم هەیە بۆ هەموو ماشاءله ئەوەندە دەرچوو یاسامان هەیە ئەوەنە کۆلێژی یاسامان هەیە بە قوتابیانی قۆناغی کۆتایی کۆلێژی یاسا ئێلزام بکرێن هەرێکێکیان بچێت چەند محازەرەیەک لەسەر ئەم یاسایە لە قوتابخانەکان لە سەرەتاییەوە بڵێتەوە تازان کۆش محازەرە یان وەرکشۆپ بۆ قوتابیەکان بکرێت و با لە مناڵەکانەوە دەست پێ دەستخۆش هەر ساپۆرتی قسەکەی دکتۆرە نزاکەتە ببوورە کات نەما من لەگەڵ کاک هوەرا کۆتایی بە بەردامەکەیانم کاک هوەرە گەر عەزیز نەبێ دەستان خۆش بێ دەستان خۆش بێ منەمێ کۆتایی بەردامەکەم لەگەڵ کاکە هوەرە کۆتایی پێبێنم وەکو هەرسێ بەڕێزەکەوتیان وەکو پەرلەمانی شۆک و مامۆساجی زانکۆک و داواکاری گشتیش بەڕاستی زەرورە قوربانیەکانی دەست ئەم کەیسە ئاوا خۆیان سەربەرزانە بێنە میدیاکانەوە داوای مافی خۆیان بکەن داوای بە قوربانی بوونی خۆیان بکەن پێما بێ و قسەی کاکە هوەر زۆرە کە ئەیوت ینی ئێمە لە ڕابردووە هەر پەندێکمانەیە لە جێ فیشەک چاگە بێت وتی ئەگەر ئازارەکانم قوڵتر بواە ئێستا چاک بوونەتەوە بەڵام ئەو قسە و قسۆڵەکەی سۆشال میدیا و خەڵک چانابێتەوە بۆیە زەرورە ئەو قوربانیانە ئەو کچە بەر ئەو خانمە بەڕێزانی کە بەنامەی تایبەت بۆ من و چەندای وەکو منێنن ئەو کوڕە بەڕێزانی کە جیرۆدەی دەسێ و کەیسانن با بچنە دادگاکانەوە چەندین پیا و حاکمیۆک و حاکم بەشداری لێیە بۆی کە یاساکان بەڕاستی لە ڕووی دیاردی کۆمەڵایەتیەوە بێتە کەیسێکی یاسایی و وردە چارەسەر بکرێ و هەموو ئەو کەسانی کە قوربانی دروستەکەن ببن بە پند و یاسا تەعاملیان لەگەڵا بکە هیوادارم شتێکمان کرد بێت سوپاس بۆ بینەری ئێوەش زۆر سوپاس بۆ تۆشتا قوربان زۆر سوپاس زۆر سوپاس